وامڕۆ دەرس و شت ناکەنین ئیمتیحان نییە مەوعید ئیمتیحانەکەمان نییە ئیمتیحانەکە هەڵگرن بۆ وەختێکی تر وەڵڵاهی میستەر هیچ هەڵی ناگرینەوە بێ ئیمتیحانیشمانگەی ئەژینا بە زاتێ زاتی خۆیان نەگرین چیەکەن؟ مانەگرین مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین مانەگرین تاقسەی ڕاست وەرەگرین پس چییە مانگرتن و بەزم و ڕزمان بۆتان لێ هاتووە بۆ پیاو ناوێنێت کەلیمەیەک کتێب بگا یا شتێ بگا ئێوە خێرا مانەگرن باوکم پۆلیس بوو هەر ساڵی نقلی شوێنێکە بوو کۆمەڵی خوشکوراوی نەرێکەمان لە شوێنە لەدایک ببووین تەبان خوشتی گەورەم و خوشکەکانی کەم لە گەڕەکی شێخان لەدایک بوون ئێمە هەرێکەمان لە شوێنش کرد نەقە من شانسەکەی من بەرزنجە کەوتم لە بەرزنجە باوکم لێوە پۆلیس بووە لێ لەدایک بووم خوشکەکانی کەم و پچکۆلەکانی کە بەدواوە لە لێرە لەدایک بوون من خۆشم تەبان مناڵی سلێمانیم سابوونکەرانیم لە مناڵیەوە دایکم واوکم بێکەوە نەماون باوەژنێکم هەیە زۆر بەڕەحمە بێستا نەماوە بە جوانی بەرهەمیە ناوم زۆر شاک پەروەردەی کردوم ناوبانشم بە ناوی ئەوەیە من باوەژنم ناوی تامین بوو من پێم ئەڵێن عەبەیتەمە کە ئەڵێن عەبەیتەمە ئیتر بەشێکە تەبان شار سلێمانی هەمووی لەقەبی هەیە من لەقەبەکەم ئەوەیە وە شانازیش بەو باوەژنەمەوەکەم بەو دایشی دووهەمەوەکەم کە ئەو گەورەی کردوم ئەو بەخێوی کرد حکومەت ئیمکانێتی بۆ دابین کردوون بڕۆن خۆڵ لەسەری لووتکەی ئێڤەرێست فرێن ها باڵێ بەخوا من ناخۆم نایبڕێت چۆن خەڵک ئەچێ لەو سەرمایە کە زەلام ڕەقەبێتەوە چێ بۆ ئێوە ئێوەنیڵێ حکومەت بووی دابین کرد کۆرە بابەجا حکومەت باوەڕ ناکەم عیلاقی وشتانی هەبێت تۆ باسی حکومەت مەکە نووس بن هەستن هەموو هەستن باسی حکومەت مەکە دانیشتنەوە مەستەر هات بەهۆی دابڕینمەوانێ لە خوێندن چەند جارێ دابڕام لە پێشمەرگایەتمەوانێت چوم لە عادادی مەسایی خوێندم کە خوێندم متەوەستەم تەواو کرد دوایی چوومە عاداتیە لە عادادی هەم دیسانەوەی پێشمەرگایەتیەوە دابڕامەوانە جارێککە کە هاتمەوانە ئەم جارە بەهۆی ئەوەی کە هاتی نەوانێ و کۆتا ڕۆشتنمان بوو بە پێشمەرگاتی بڵێن دوای 96وانە جارێککە هەر ڕامان کردوانە ئەنجام دیساتی نەوانە من یەکەم کولی ئەسکەری کە کرایەوە کۆلێژی سەربازی لە قەلاچۆڵان چوومە کۆلێژی سەربازی لە کۆلێژی سەربازی کۆلێژم تەواو کرد و مدەتێکی زۆر ئەفسەر بووم لە ناوێزەکانی پێشمەرگا دوای ئیتر خانەنشین بووم ویسا خانەشین و دانیشتم ئەوە زۆر دەمێکە لەم بوارە کارەکەم لە هەفتەکانەوە ژیانێکی کولەمەرجیم بەسەر بردووە بە خەباتی هونەری و بە خەباتی سیاسی و بە خەباتی پێشمەرگایەتی و بەشدارێکی زۆرم کردو و مەبەستیشم بۆکەوە بە ئامانجێک بگاگەلەکەم نەتەوەکەم بە ئامانجێک بگات وڵاتەکەم بە ئامانجێک بگات ئیتر دیارە لەو بوارە زۆر کەسیش تەسحیان داوە خەباتیان کردووە بۆ سەرخستنی ئەم مەسەلەیە بەڵام ئیستا تۆزێ ئاکامەکەی باش ینی گلەیەکی زۆر هەیە گلەی زۆرەکەش دیارە خەڵک مافی خۆیەتی گلەی بکە یعنی هیچ کەسێ لەو مافە تەجرید ناکرێ بڵێ تۆ وەڵا نابێ شتێک بڵێ لەبەرەوەی من لە تۆمانوترم بەس من بۆم هەیە قسە بکەم بەڵام بە پێچوانەوانێ هەموو کەسێ مافی ئەوەی هەیە کە بەشدار بوو بیان نەبوو بێ مافی ئەوەیە چونکە مافی بەسەر ئەم خاکوونەتەوەیەوە هەیە ئەبێ داوای مافەکانی خۆی بکە ئێستا هەنێ لە مافەکان پێشێل کراون کۆمەڵێک خەڵکی بڵێن هەلپەرست و شتیوا قۆستیان نەتوانێت بۆ قازانجی خۆیان کە ئەمەش بۆ تەبعیسی دڵگرانی خەڵکەکە و ئەو گلیانە سەریان هەڵداوە لێرەوان یەکەم بەشداریم مامۆستا عومەر عەلیمین بەڕەحمە بێت تەبعاً لەگەڵ مامۆستا کەماڵ سابیری ڕەحمەتیە هاتن بۆ لام وتیان ئەچین بۆ بەغا بۆ تۆمارکردنی کارێکی ئەو وەختە پێمان تەمسیلی ئەچین تەمسیلێک تۆمارەکەین یەکێ لە هونەرمەندەکانمان بڵێن بۆی نەکراوە ئەبێت تۆ بێ دەورەکەی ئەو بیدی بەدیلی ئەو بیت ئیتر منش یەکەم تەجروبەم بوو بەڵام زیاتر مامۆستا عومەر عەلیمین چونکە لە پێشەوانیە خزمیشم بوو و مامۆستایشم بوو لە توانەکەم دڵنیا بوو ینی هینی ناکرد کە پیانوتم ئیترەوە بوو دەورەکەیان دامێ ئەو وەختە پاس زۆر درەنگە گەشتە بەغا هەر سەعاتی پێچوو تا بەغا سەعیمتیا کرد سەعیمتیا کرد و دەورەکەم ئیتقان کرد و کە چوینە ئەوێ
ئەو ئیشە بوو کە کردمان چەند بێچەقەڵ نابێ و بووکە بە بارانی و کۆمەڵە کاریکە دوایی تەبانیتر ڕاهاتم بە کارەکە وردە وردە کارەکانیان پەسەند کردم و زۆر پشگیریان کردم و زۆر زۆر هانیاندام بۆی بەردەوام بم. عصری سورعەیە وەسانم باش نییە بێ شعور ڕۆ عسری سورعەیە ئەی باشە کە عسری سورعەیە بۆ ئەزمەر ئێنراین تا ئێستا لە ئیماراتەوانێ بە دوو مانگ زەرفێکی پێ نەگەشتوەتە سلێمانی یعنی کۆمپانیای ئەزمەر ئێرلاین بە دوومان علاگەیشی لە ئیمارات و پێ نەگەشتووە ئەرێ بەخوا بەسەری تۆ بۆ هەموو بەزمەکانە بم ینی تراجیدیا بێ کۆمیدیا بێ هەچێک بێ تەمسیلی تاکەم چونکە ماف ئەم بەو دەورەی کە ئەیبینم یعنی کە دەورێکم ئەدەنیە دراسی دەورەکەکەم کە دراسی دەورەکەکەم ئیتر چیم لێداوا بکەن ئەوە ئەەکەم ینی ئەوە نییە لە خۆمە تاگڕێ بکەمەوە شتانە ئەوە ئێمە تێبینیمان کرد بێ مەسەلا کە کارێکمانە کرد کارەکە لە زۆر ڕۆی دراسە ئەکرا لە هەنی ڕۆکان عاملی نفسی دەوری زۆر زۆر بوو مەسەلا کە سەر دەکرد جەماوەەکە چیان بەدڵە ئەوە تو ئەوەت ئەکرد یعنی ڕنگانەوەیکی بڵێن ویستەکانی کۆمەلگا بوو ئەو ڕنگانەوەی کە ویستی کۆمەلگا بوو بۆ ئێستاش تا ئێستاش هەر لە لای خەڵکی پەسەندە ینی هەر خەڵک بەڵام کۆمیدیا مشکلەکەی ئەوەیە کە کاتێک تۆ دەستی لێ بەرەیت و ئەچیت بەلای جیا لە کۆمیدیا ئەچێتە زمانی تاریجەوە کە چۆتە زمانی تاریجەوانە خەڵک پێ قوبوڵ نییە یعنی خەڵک ڕەتێکاتەوە بەڵام ئێمە هیچ کاتێک چونکە خەڵکێکی شارەزای نەفسی شارەزای علمە نەفس لە پشتمانەوە بووە نەمانویستە بچیت داخزێنە ناو تاریجەوانە چونکە تاریج مصیبەتە مصیبەتەکەش ئەوەیە بڵێن جیلی داهاتوو بەرەو ئەو ئاکامە ئەبە لەبەر ئەو خەتەری هەیە یعنی وەک تیخێک وایە هەنێجار بۆ نەشتەرگەری بەکارێنی بەکەڵکە بەڵام هەنێجار بۆ سەربرین زۆر بێکەڵکە ئەو شێوازە زۆر گرنگی هەیە کە تۆ مەسەلا پەیوەست بیت بە ئەفکاری خەڵکەوە بە مەبادی خەڵکەوە بە توانای خەڵکەوە بە ویستی خەڵکەوانی بەو داواکارانی کە خەڵک داوایەکە کە کاتێک تۆ لەوە ترازایت خەڵکی زۆر ئاعتیادی زۆر بێکرد لێدا یەکێک لە مشکلەکان ئەوەیە ئەگەر هونەرمەند پابەندەمێ و ملتەزیم نەبێ بە ئەفکاری خۆیەوانێ بیرێکی نەبێ تەرحێکی نەبێ فکرێکی نەبێ لە بۆشایە خولێتەوە کە لە بۆشایە خولایەوانێ شتەکانی پەسەند نییە کە هونەرمەندێک ئیلتیزامی چێ بوو من باسی ئیلتیزامی حیزبی ناکەم ئیلتیزامی فکری ئەگەر هونەرمەند ئیلتیزامێکی فکری هەبوو لەسەر ئەساسێکی فکری ئیشی کرد تەرحەکەی معقولە کە تەرحەکەیشی معقول بوو ئەوانەی کەوەکو ئەو معقولن خۆیان لە یادوەزنەوانی خۆی ئایدیا هونەر چییە ینی ئایدیا هونەر فەلسەفەیەکە کە تۆ فەلسەفەکە فەلسەفەیەکی ئینسانیە مەسەلا تۆ ناتوانانی دەستبەرداری بی بەڵام کە کاتێک ویستەکان جیاواز ئەبن مەسەلا بۆ نمونە من ئەمەوێ کارێکی هونەری بکەم ئەم کارە هونەرێ مستەلزەماتی خۆی ئەوێ پێداویستەکانی خۆی ئەوێ کە تۆ پێداویستەکان دیار نەبن بە هونەرەکە و دەرئەکەوێ یعنی نەبوونی پێداویستەکان جاران ئێمە ئیسیغنامان لە نەبوونی پێداویستەکان ئەگەر بۆ تەسحی زیاترمان ئەدا بە خۆمان بۆی کەوا ئەو بۆشایانە پڕکەینەوانی مەسەلا بۆ نمونە ئێمە کەتیبی پێشڕۆیشانی کوردیمان دروست کردو لە ماڵی خۆماشمان بردو لە سەری دانیشتوین و تیپەکەمان بەویستی خۆمان و بە توانای خۆمان و بە قودرەی خۆمان بەڵام ئێستا حیات زۆر گۆڕاوە جیاوازیەکانی مەسەلا ژیان زۆر فەرقی کردو پێداویستەکانی ژیان زۆر زیاتری ئەوێ لەبەر ئەوە کە کاتی هونەرمەندێکە چه کارێکی هونەریەکە سەرەکە لەو لەوانەیە هونەرمەندێکی کە مەسەلا تەقدیر ئەکرێ و ئیمکانێتێکی زۆری ئەخرێتە بەردەست و کە ئیمکانێتە زۆرەکەی ئەخرێتە بەدەست توانە هونەرەکەی چەند بێت هەر ئەو ناتوانێت تەقدیم بکە ناتوانێت ئیبداع بکە بەڵام کاتی هونەرمەندێکی ئێستا ئەوێ ئیبداع بکات پێداویستەکانی بۆ دابین نابی ئیبداعەکەی بۆ ناکرێت مثلا مامۆستا وەکو چی و چی مثلا ئینسانی شەریف وئینسانی شەروەڵپیس ئەرێ بۆ خۆیان ڕاستەکە شەریف و شەروەڵپیس هەردووچیان بەشەی دەست پێکا و معناکانیشیان عەکسە وەکو شتێکی تریش تەکەتول و تێکۆشان ئەم تەلەڤیزیۆنانە خۆر جیازێک نییە و دائنیشیت و سەیریەکەیت لە خلالی ئەم تەلەڤیزیۆنانەوانێ لە لای ئەم تەلەڤیزیۆنانەوە ئەگەر بە عەقڵێکی واعید عرض دەکات بە عەقڵێکی واعی شتدا نەبەزێنێ کۆنتڕۆلی ئەفکاری ئینسانەکە کۆنتڕۆلی ئەفکاری ئینسان زیاتر کۆنتڕۆلی جیلی تازە مناڵ مەسەلا ئەمە فکری کۆنتڕۆل ئەکا کە فکریشی کۆنتڕۆل کرد بەرەو هەڵدێری ئەبا بەرەو سەرخستنی نابات لە هەردوو حاڵەتەکە ئەگەر ئەم دەستگایانە دەستگایەکی معقول و نەزیه و پاک بن بەرەو پاچی و نەزیهیان ئەبات و بەرەو چاچیان ئەبا ئەگەر دەستگایەکی خراپ و سەقەت بن
بۆ تەفلیشکردنی کۆمەلگا و بۆ ڕوخانی کۆمەلگا بێ هەر بەو نەوعە بات بەڕاستی ماساتە بەڕاستی ئەگەر فریان نەکەون لە کاتی خۆشیانە من هەر هەندێک دەستگام لەو شتانە ئاگار کردوەوە پێم وتون وتومە کاکە ئێمە ئەبێ لە ژێر خۆش و فکری نەریتی کۆمەڵایەتی خۆمان دەرنەچین ناڵێم بە قەتیسمای بمێنینەوە ناڵێم بە بوودەڵی بمێنینەوە ناڵێم پێش نەکەوین پێشکەوتن لەگەڵ شکڵان نییە لەگەڵ مەزمونایە ئێستا شکلەکان زۆر خراپن زۆر تەرحەکان خراپن ئەو تەرحە خراپانە خەڵک لێ شاتوەتە دەنگ خەڵک لێ بێدەنگ نییە بەڕاستی ڕۆشنبیر و قەڵەم بەدەستەکانی ئێمە ئەبێ لێ بێدەنگ نەبن هەچ کاتێک ڕۆشنبیر و قەڵەم بەدەستی ئەم وڵاتە هونەرمەند و ئەدیبی ئەم وڵاتە لەم حاڵەتانە بێدەنگ بوون ئیترەوە نیشانەی کۆتایی و ئیفلاسیەت هەندێکیان دەمکو دەکرێن هەندێکیان دەمکو دەکرێن بە کۆمەڵێ شتی بێبایەخ و ئیلا بەس دەمکوتکردنا ژنا هەمویان هەست بە ئازارەکەن لە ناخی خۆیانە قەت ممکن نییە ئیلا ئەو کەسێکەوە بیر ئەکاتەوە وەکو ئەو دایکەوەیە کۆمەڵە مناڵ بەجێ ئەڵێ لە چێ بەخوێنەکە بە خێنکە کەیفی خۆیانە قەت دایک و باوچێک مناڵی خۆی استغنا لێ ناکە تۆ خەبا دەکەی لە پێناوی نەتەوەکەتە خەبا دەکەی لە پێناوی خاکەکەتە کاتێککە دەسی لێ ئەشۆیت خراپ دەرەچێت زۆر خراپەوە ئەوە شتێکی زۆر خراپ بە قوربانێ بم ئەگەر لێو بە زیابێ ئاخوا کاکە ئەحەجان هەربارێ ئەرە وەڵڵا وا عەبارێ ها کولی دڵۆبێکی ئاوە نابێ دە ئینشاءالله خۆش ناکاتەوە دەمەشتە نەگریست ئەو دوعا خەڵبەچی بوو کردێتی و لافە هەڵەسێتەوەمان با مشکلە نییە کاکە عەبەجان خۆ پردمان نەماوە تا لافاو بیبە یعنی هەڵی سێ مهم نییە ناوەڵڵا مهم نییە ئەوە منش دوعاکەم ساحب کردەوە دەمەنەشێ دەمە خۆش